لێکیان لێ کردوین کەوا ئایا دروستە ئینسان وێنەی خێزانی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاو کاتەوە؟ خۆشەویستەکانم، بڵاوکردنەوەی وێنەی خێزانت لە ڕاستیە شتێکی زۆر زۆر ناشرینە. ئینسان ئەبێ ماڵ و مناڵی خۆی بپارێزێ، ئینسان ئەبێ خێزانی خۆی پارێزێ. ئەمڕۆ فۆتۆشۆپ هەیە، ئەمڕۆ ئەنواع و ئەشکال ئەتوانرێ غەدر بکرێ، فێڵ بکرێ، خیانەت بکرێ، شتەکان بگۆڕڕێ. ئینسان بۆ ستری خۆی هەڵەداتەوە، بۆ ئەبێتە مای ئەوەی گویانی کێشە بۆ خۆی دروستکە. جاری وایە خێزانەکەت زۆر جوانە ئیخەیتە بەر چاوی خەڵک، بۆ عەرزی خێزانی خۆتەکەی، یا جاری وایە خێزانەکەت ناشرینە ئەبیتە مایی لۆمە و ڕەخنە لە ناو خەڵکە. یعنی حەیفە ئینسانی مسلمان خۆی بخاتە بەر ئەو شتانە. و نەسیحەتی ئەو خوشکانە شەکەم کەوا ڕسم و یۆنەی خۆیان بڵاوەکەنەوە، هەیانە هەر بە ڕووتی بڵاوەکاتەوە، سەری ڕوتە و جلوبەرگێکی زۆر ناشایستەی لەبەرایە و ئەوانە بەڕاستی عیبە ئینسانی ئافرەتی مسلمان ئەوەندە خۆی سووک بکە. عیبە، زۆر ناشرینە. بۆ خۆت ئەخەیتە ئەو مووقیفەوە، بۆ سومعەتی خۆت و باوکت و برا و کەس و کارت ئەخەیتە خەتەریاتەوە. نی خەڵکانێک ئستغلالی ئەو یۆنەی تۆکەن بۆ شتی خراپ جاریوە هەیە، تۆ بۆ وا ئەکەی؟ ئینسان ئەبێ سومعەتی خۆی پارێزێ. مەهاین لە زمانێکە زمانەکە هیچ ئەمانیتیان نەماوە، هیچ ئەمانێکیتیان نەماوە. تۆڕە کۆمەڵایەتیەکان جێگەی ئەوە نییە بەڕاستی تۆ سقە و متمانەی پێ بکەی. بۆیە ئەبێ ئاگامان لە خۆمان بێ و وریای ماڵ و مناڵی خۆمان بین